لەسەر ئاستی باڵا کۆمەڵی دادگەری و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی کۆبوونەوە. دانیشتنەکە بۆ تاوتوێکردنی پرسە سیاسی و ئابوووریەکانی ناوخۆ و دەرەوە بوو لەم خۆناغا هەسیاری عێراق و هەرێمدا. کۆمەڵی دادگەری بە سەرۆکاتی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری جەختی لەسەر هاوبەشی ڕاستەقینە بەرقەرارکردنی دادپەروەری سەروەری یاسا و چاکسازی لە ژیانی خەڵکدا کردەوە و هۆشداریدا کە بێسەروبەری و لێکترازانی ئێستای نێوەنلایەنەکان تەنها لە زیانی گەلی کوردستان دەشکێتەوە. باسی بارودۆخی عێراق و بارودۆخی هەرێمی کوردستان کرا بە شێوەیەکی گشتی بارودۆخی هەرێمی کوردستان ئەو وەزع چاق بەستووی کە تایەتی چۆن ڕزگاریکردن میکانیزمی ڕزگارکردنی ئەم بارودۆخە چییە بەوەی کە بەڕاستی ئەبێ سەرجەم هێزە سیاسیەکان لە ئاسی بەرپرسیاریە تابن گفتوگۆی ورد لەسەر ئەمەکرا لە ئاسی بەرپرسیاریە تابن کەس نادیدە نەگیرێ هەمومان پێکەوە ئەم بارودۆخە چاق بەستووی هەرێمی کوردستان تێبپەڕێنین. و پەیوەندیەکانی نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە لە ئێستاە چۆن بووە و باسی بارودۆخی سیاسی دۆستەکانمان بەداخەوە لە نێوخۆی عێراقا و لە ئاستی نێودەوڵەتیە و لە ئاستی وڵاتانی دراوسەیە بە شێوەیەکی گشتی دۆستەکانمان وردە لێمان ئەتەکنەوەیان متمانیان کەمترە بێ پێمان بۆیە فرسەت بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد بە بڕوای بەڕێزیان لە کۆبوونەوە کاکە گفتوگۆمان لەسەر کرد لەوانەیە فترەیەکی زەمەنی محەدەت بەم شێوەیە هەرێمی کوردستان چاوەڕێمان بکەن یعنی بەم شێوەیە بڕوا دوای ئەوە لەوە کە ئەو دۆستایەتی هەرێمی کوردستان نەکرێت چونکم ئێستا ئەمریکا لەگەڵ مرکزیەتە لە ناوچەکەیە ئەمەش بۆ کورد گرنگە کە ئاگادار بین لەناو ئەو مرکزیەتە ئێمە وجودمان چییە چۆن نتوانین پارێزگاری لە هەرێمی کوردستان و قاوەری هەرێمی کوردستان بکەین. لە چوارچێوەی سەردانەکەیاندا بۆ لای هێزە سیاسیەکان بە سۆرەکاتی بافڵ تاڵەبانی پاش کۆبوونەوەیەکی کاتژمێری لەگەڵ کۆمەڵ کۆتاییان بە دیدارەکە هێنا. سەرۆکی یەکێتی ستایشی هەڵوێستەکانی کۆمەڵی کرد و ڕایگەیاند کە هەمیشە نیەتی ئەوان بەرەو خێر و چاکەکاری بووە. باوەستاوتان نەبێت کۆبوونەوەکەتان لەگەڵ کۆمەڵاشان بوو. کۆبوونەوەمان لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە زۆر باشە هەموو جارێک باشە پێویست ناکە و پرسیارە لە من لە موچاتان باشە لە یارە کۆبوونەوەکەش زۆر باش هەموو جارێک باشە براکەم خۆت باشە زانی دەستان خۆت. لە کاتێکدا ئێستا سەرجەم دام و دەستگاکانی هەرێم و پەرلەمان لە بۆشاییەکی یاساییدان و دووبەرەکی هێزەکان لە لووتکەدایە چاودێران دەڵێن کۆبوونەوەی لەم جۆرە گرنگن بەڵام پێویستیان بە هەنگاوی کرداریە بۆ کۆتایی هێنان بە ئاڵۆزیەکان و هێنانەکایی ئاشتی و ئاوەدانی. ڕامیار عوسمان کەناڵی پێیان سلێمانی.